humans go from being participants in the whole Earth to being a dominant feature. ئەنترۆپۆسینس یەکێک بوو لەو سەد فلیمانەی کە لە یادی 27مین فیستیڤاڵی فلیمی ژینگەیی نەتەوەی ساڵانەدا نمایشکرا کە لە فلیمەکەدا کاریگەری مرۆڤ لەسەر هەسارە نیشان دەدات. ئەوە گۆڕانکارێکی سەرەکیە لە شێوازی زەویدا ڕوو دەدات. ئەوە دەری دەخات پێویستە ئێمە پەیوەندیەکی بەهێز و گونجاو بڕەخسێنین لە نێو هەموو کەسێکدا. بە هەمان شێوە بەخێر بن بۆ سۆدەم بەڵگەکانی جیهان بۆ گەورەترین پاشەڕۆی ئەلکترۆنی لە غانا بە سەدان و هەزاران ئامێری ئەلکترۆنی لێرە دەست دەکەوێت کە لەلایەن منداڵان و هەرزەکارانەوە لە ناو دووکەڵێکی ژێهراویدا هەڵدەوەشێنرێن. ئینشارک وارە ئەکستێنشن کە دوایین بەرهەمی ڕۆبێرت ستیوارتە نیشانی دەدات کە چۆن کاری ڕاوکردنی نایاسایی هەڕەشە لەسەر ژیانی قرشەکان دروست دەکات. ئێمە ساڵانە زیاتر لە 150 میلیۆن قرش ڕاوەکەین. ئێستا قرش ناوەکەی گۆڕاوە بۆ خۆراکی ئێمە، خۆراکی گیانەوەری ماڵی، خۆراکی مەڕووماڵات و تەنانەت بەکارهێنانی بۆ جوانکاری. ئێمە پشت بە ڕێگەیەکی تر دەبەستین بۆ ڕزگارکردن و مانەوەیان لە ژیان. لە فیلمی ئینگراوند وار لە دەرهێنەری کەنەدی ئەندیو نیسکەر چەند پرسیارێک دێتە ئاراوە سەبارەت بە کاریگەری تەندروستی لە بەکارهێنانی ئەو مادانەی بۆ هێشتنەوەی گژوگیا بە سەوزی بەکاردێن وە گژوگیای یاری گۆڵف و پاوانەکان و یاریگاکان. نیسکەر بە دەنگی ئەمریکای گوت ئەو دۆکیۆمەنتاریە پەرەی سند وە گوەڵامێک بۆ بەدواداچوون لەسەر هۆکاری مردنی باوکی یاریزانێکی گۆڵف بوو کە بەهۆی شێرپەنجەوە کۆچی دوایی کرد. ڕاوند ئەپ و گریفۆسات یەکێکن لە ناوەکانی ئەو مادە کیمیایانە. نیسکەر گوتی تا ئێستا دوو سکاڵاکار لە دژی پیشەسازی کیمیایی گژوگیا ڕاوند ئەپی بکوژ داواکانیان بە چەندین ملیۆن دۆلار بردوتەوە. ئەمە ساتێکی وەچەرخانی زۆر باشە لەسەر ئەو شوێنانەی کە خەڵک ئاگاداری ئەوە بێت ڕاستیەکان چین و یاریگا و گۆڕەپان و باخچەکان باش نین. لە بەرهەمی فیلمی The River and the Wall لە دەرهێنانی بێن ماستەرز گەشت بە درێژایی 1200 میل بە درێژایی ریۆ گراند لەسەر سنووری ئەمریکا و مەکسیکۆ کاریگەری لەسەر ژینگەی دەوروبەر و ئاژەڵەکانی ناوچەکە هەیە. ئەمە پێویستمان بە سنوورێکی بتەو هەیە و پێویستە مادەی هۆشبەر و تاوانکاری بوەستێنین. ئێمە پێویستە ڕێگری لە هەموو ئەو شتانە بکەین کە ئەم دیوارە ڕێگری لێ دەکات. ماستەر بە دەنگی ئەمریکای گوت دیوارێکی هاوسنووری بە درێژای ڕووباری ڕیۆگراند بەتابەتی لە خواروی دۆڵی ڕیۆگراند دەبێت هۆی بڕانی ئاو لەسەر ژمارەیەکی زۆر لە گیانەوەران هەروەها لەلایەکەوە گەمارۆ دەدرێن بەمەش گۆڕانکاری پێکاتەی ژینگەی لەم شوێنەدا ڕوودەدات. ئەوان دیوارەکە بەناو سروشتی نیشتوانیدا دروست دەکەن کە پەناگەیەکی گرنگە بوو شوێنی ژیان لەو ناوچەیە و جۆگەیەکی سەرەکیە بوو چڕنی باڵندەکان و شەمشەمەکوێرەکان و پەپولەکان بۆیە تا ڕادەیەکی زۆر لە دەستانی شوێنێکی گرنگی ژیانە بە زۆرە ملێ. لە نزیکبوونەوەی وەرزی گەرمادا لە فیلمی وایلدلاند لە دەرهێنانی ئالێکس جابلۆسکی چیرۆکی مێژوویی کە ڕاهێنان بە ئاگرکوژێنەوەکانی فیلمی وایلدلاند دەکرێت بۆ ماوەیەکی درێژ تا بەرەنگاری ئاگرەکە ببنەوە. جابلۆسکی دەبوایە ڕاهێنانیان پێ بکات و کارتی مۆڵەتی کارمەندی ئاگرکوژێنەوە بداتە گروپەکە لە پێناو تۆمارکردنی فیلمەکەدا.